بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لەژێر ناوی ترس لە گەشە و پەرەسەندنی بزوتنەوە پێشکەوتن خوازە کۆمەڵایەتیەکان گرنگترین هۆکاری دەستپێکردنی دانوستانەکانی ئێران و ئامریکا. دووهەم، کەمبوونەوەی ڕۆڵی سەرەکی ڕێبەری ڕژیم و ئەگەری ڕاپەڕینی هێزە ناوخۆیەکانی نیزامی ئیسلامی. قبولکردنی دانوستان لەگەڵ ئەمریکا لەژێر گوشاری مەترسی داڕمان لە ناوەوە و هەڕەشەی قورسی ئەمریکا لە دەرەوە لەسەر بەستێنی شکستە یەک لە دوای یەکەکانی ڕژیم لە ناوچەکە و پاشەکشەکانی ڕژیم لە بەرامبەر داواکاریەکانی بزوتنەوە پێشکەوتن خوازەکانی کۆمەڵگا و لەوانە ژنان وەک هەڵپەساردنی یاسای حیجاب و عیفاف یان قبولکردنی بە ناچاری جەژنەکانی نەورۆزی خەڵک قەیرانی ناو دەسەڵاتی بە شێوەیەکی بێوێنە پەرە پێداوە. تێکشکانی یەک بە یەکی هێڵە سوورەکانی ڕێبەری ڕژیم جێگە و پێگەی ئەوی لە ناو هێزەکانی ناو حکوومەتیشدا برووەتە ژێر پرسیارەوە. ڕێبەری ڕژیم سەردەمێک لە کۆبوونەوەی فەرماندەکانی سپا لە پارێزگاکانی سەراسەری وڵات لە بەرامبەر داخوازی گۆڕانکاری لەلایەن بەشێکیانەوە چوار هێڵی سووری دیاری کردبوو کە بریتی بوون لە پاراستنی حیجاب، سازەژنەکردن لەگەڵ ئامریکا، بەردەوامبوونی گەمارۆ لەسەر ڕێبەرانی بزوتنەوەی سەوز و هەروەها بەردەوامبوونی کاری شۆڕای نگەهبان. ئێستا مەسەلەی حیجاب لەلایەن ژنانی وشیار و بزوتنەوە بەرینە کۆمەڵایەتیەکانی وەک ئاخێزی شۆڕژگێڕانەی ژیناوە تێکشکێنراوە. دانوستان لەگەڵ ئامریکا دەستی پێکردووە پرۆسەی هەڵگرتنی گەمارۆ لەسەر یەکێک لە زیندانیەکان بەڕێوە چووە و دەوترێت کە ئەگەری هەڵگرتنی گەمارۆ لەسەر میرحسینی موسەوی و زەهرا ڕەهنەوەردیش لە ئارادایە. بەواتایەکی دیکە هێڵە سوورەکانی خامنەیی یەک بە یەک دەچنە ژێر پرسیارەوە و ڕێبەر و دارودەستەکەی ناچارن بەردەوام هێزە سەرەکیەکانی ڕژیم لەمەر ئەو گۆڕانکاریانە بە قەناعەت بگەێن و ڕێگری بکەن لە پەرەسەندنی ڕەوتی دارمان لە ناو لایەنگرەکانیاندا. هاوکات لەگەڵ ئەم ڕەوتە سیاسەتی خامنەیی بە مەبەستی جێبەجێکردنی هەنگاوی دووهەمی شۆڕشی ئیسلامیش بە هیمەتی گەنجانی شۆڕژگێری حیزبوڵڵاهی لەگەڵ شکست ڕوبەڕوو بووەتەوە. لاوازبوونی پێگەی ڕێبەر لەم چەند نمونەی خوارەوەدا بە ئاشکرا بەرچاو دەکەوێت. یەکەم، لە جەریانی خستنەڕووی مەسەلە سیاسیەکان و دەرکەوتنی ناکارامەی سیاسەتەکانی ڕێبەری ڕژیم لە چەندەی ڕابردوودا بۆ یەکەمین جار شایەدی لە قاودان و ئاشکراکردنەکان، گێڕانەوەی بیرەوەریە سیاسیەکان هاتنە ئارای تۆمەتی ئاشکرا سەبارەت بە شکستی سیاسەتەکان و هەروەها قسە لە هەڵسەنگاندنی جیاواز لەلایەن کەسایەتیەکانی ناو نیزامەوەین. مناقەشەکان لێدوانەکانی چەند هەفتەی ڕابردووی حەسەنی ڕۆحانی، محەممەد جەوادی زەریف، عەلی تەیبنیا، عەلی ئەکبەری ساڵحی، مەحموودی واعزی، مرتەزا ئەلوێری، عەلی شەکووری ڕات، محەممەدی موخبر و مەحموودی ئەحمەدی نەژاد هەمویان بەیانگەری کۆمەڵێک زانیاری ڕوونن سەبارەت بەو کارشکێنیانەی کە ڕێبەری ڕژیم یان نزیگەکانی ئەو لە داڕشتنی سیاسەتەکانی ڕابردوودا کردویانە کە بوونەتە هۆی هاتنە ئارای ئەم دۆخەی ئێستەی وڵات. ئەم ئاستە لە ئاشکراکردنەکان و گێڕانەوەی بیرەوەریە سیاسیەکان لە ڕژیمی بەم ڕادەیە داخرا و ئەمنیەتی ئیسلامیدا ڕووداوێکی زۆر بێوێنە و دەگمەنە. دووهەم، یاریکردن بە ئۆپۆزیسیۆنی ناوخۆیی حکوومەت پاش هەڵبژاردننی مەسعودی پزیشکیان، کەمڕەنگبوونەوەی ڕۆڵی هێزە ئومەتگەرا حکوومەتیەکان و ئێستاش دەستپێکردنی دانوستان لەگەڵ ئامریکا باڵی بناژۆخواز و کۆنەپەرستی ناو ڕژیمی تووڕە کردووە. بەڵام دەبێت ئاگاداری ئەوەش بین کە بە لە بەرچاوگرتنی نفوز و دەسەڵاتی ئەم هێزانە لە ناو ناوەندەکانی ڕاگەیاندنی وەک تەلەڤیزیۆن و هیتر، لە دامەزراوەکانی وەک ڕێکخراوی تەبلیغاتی ئیسلامی و دامەزراوە ئابوووریەکانی وەک بنیادی مستەزعەفان، ستادی جێبەجێکاری فەرمانی ئیمام و زۆرێک لە کۆمپانیا خسوولەتیەکان بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم هێزانە تێچوویەکی قورسی بۆ دەسەڵات لێ دەکەوێتەوە. دەبێت لە هەفتەکان و مانگەکانی داهاتوودا چاوەڕێی گرژی و ئالۆزی جددی لە نێوان باڵە حکوومەتیەکان و قوڵبوونەوەی کەلێنی ناو دەسەڵاتداران بین. بەواتایەکی دیکە کەلێنی نێوان دەسەڵاتداران ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبێتەوە. سێهەم، گەشە و پەرەسەندنی ڕۆڵی هێزە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ناو حکوومەت، هەوڵی ئەوان بۆ بەدەستهێنانی پێگەیەکی پتەوتر لە ناو دامەزراوە و ئۆرگانەکانی بڕیاردانی دەسەڵات، چ لە ڕێگەی پێکهاتەی دەوڵەتی مەسعود پزیشکیان و چ لە ڕێگەی پێکهاتەکانی دام و دەستگای ڕێبەری و چ لە ڕێگەی بەدەستهێنانی لایەنگر لە ناو باڵە جیاوازیەکانی ناو حکوومەتەوە
پەیوەندیەکی ئاشکرای هەیە لەگەڵ مەسەلەی جێنشینیدا. واقعیەت ئەوەیە کە بە ساڵاچوونی خامنەئی و نەخۆشیەکانی لەلایەک و خێرایی گۆڕانکاریە سیاسیەکانی وڵات لەلایەکی دیکەوە مەسەلەی جێنشینی وەک بابەتێکی جددی لە نێوان باڵەکانی حکوومەتدا هێناوەتە گۆڕێ. ئەم مەسەلەیە بە لەبەرچاوگرتنی ڕۆڵ و جێگە و پێگەی ویلایەتی فەقێ لە پێکهاتەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا گرنگیەکی تایبەتی هەیە. ئاشکرایە کە دەستگای ڕێبەری هەوڵەدات پاش نەمانی ڕێبەری ئێستا جێنشینی دڵخوازی خۆی لەسەر کورسی ویلایەتدا بنێت. ئەوەی کە گۆڕانکاریەکان لە دوای مردنی ئەو بە چه ئاراستەیەکدا دەڕوات ڕوون نییە، بەڵام ئاشکرایەکە باند و باڵە حکوومەتیەکان لەسەر یاسای بنەڕەتی ئێستا و ڕۆڵ و پێگەی وەلی فەقی ناکۆکی جددی و بنەڕەتیان نییە. ئەوان هەر لە ئێستاوە هەوڵەدەن بە چارەسەرکردنی مەسەلەی جێنشینی ڕێگری بکەن لە ڕووخانی کۆماری ئیسلامی. واقعیەت ئەوەیە کە دۆخی بزوتنەوە پێشکەوتن خوازە کۆمەڵایەتیەکان و ئاستی گوشار لە خوارەوە سەرەکی ترین فاکتەرە کە لەم قۆناغەدا دەتوانێت هاوکێشەی هێزی ناوباڵەکانی حکوومەت بگۆڕێت و ڕێسەکەیان بکاتەوە بەخووری.